خۆشەویستەکانم دەتانەوێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زەمان و گرنتیەکتان پێ بدا بۆی تووشی ئەو نەخۆشیە نەبی کە لی دەترسی بە تایبەت کاتێک کە کەسێک دەبین تووشی ئەو بەڵایە ئەم نەخۆشی ئەم جوری گرفتە بووە جێ بگرن پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم من ڕەئا مبتەلەن هەر کەسێک بەڵادار و نەخۆش و گیر و گرفتدارێکی بینی و فەقالە وتی الحمد لله الذي عافاني مما ابتلاك به وفضلنا على كثير ممن خلق تفضيلا لم يصيبه ذلك البلاء پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک بەڵادار و نەخۆش و گیر و گرفتدارێکی بینی و وتی سوپاس بۆ ئەو خوایەی کە منی پاراستووە و سەلامەت کردووە لەم نەخۆشیکەوە تۆی پێ تاقی کراویەوە و منی هەڵبژاردۆ بەسەر زۆر خەڵکدا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم بەم دوعایە دەپارێزرێی لەم بەڵای ئەم کەسە و لەم نەخۆشی و ناخۆشی ئەم کەسەی دووچار بووە بەڵام نابێت کەسەکە گوێی لێ